ئەوەی کە وتم پرۆفیسۆرێک بە ناوی ستیفن کراشن باسی فێربوونی زمانی کرد، وتی بەدەستهێنانە. بزانین لە شوم فکری بۆ هاتووە. ئەڵێ لە ئەمریکا بووین، لەوێ عایلەی یابانی ئەهاتن، دوای چەند مانگێک مناڵەکانیان فێری ئینگلیزیە بوو. ئەڵێ بەڵام لە سەرەتاوە تا ئەو چەند مانگە تێپەڕی ئەم مناڵانە پێ و بووتە هەڵە و نێزەین جوابات. ئەڵێ ئەمە خۆی پرۆفیسۆری زمان بووە. ئەڵێ من بیرم لەوە کردەوە باشە ئەمانە ئەو 5-6 مانگە بوو ئەڵێ کەڕ و لاڵە. ئەڵێ دوایی سەیرم کرد ئینسان ئەبێ معلوماتەکە هەر بنێرێتە ناو مێشکی، بینێرێتە ناو مێشکی، بینێرێتە ناو مێشکی، دوای ئەوە اینجا ئەو قۆناغەیە کە ڕۆژە لە ڕۆژان لاسایی بکاتەوە وە بیڵێ. ئەڵێ سیرەکەم مناڵیش هەروە فێری زمانی خۆیە بێت. کەواتە حەلەکە ئەوەیە کە زۆر گوێ بگری، زۆر بخوێنیتەوە. یعنی مەیکە بە کێشە ئەوە هەر لەبەر یەکەم لە بیرم ئەچێ و لە قەواعید لە ئیمتیحان خراپ بووم و لەنە ئەم قشتانە مەکە بە کێشە. وەرە لە چیرۆکی زۆر زۆر سادە و ئاسانەوە دەست پێ بکە. ئەم چیرۆکە بخوێنەرەوە. بۆ ئەو مەی خوێنەرەوە بڵێ با فێری ئینگلیزی بە، بۆ بیخوێن بزان چیرۆکە باس چییە.